سلااو هاوڕان بەخێر بێنەوە بوو چەنەلی خۆتان چەنەلی بەدەستێنانی پارە لە ئینتەرنێت. بەڕێزان منی هاتماین هەفتانە بە شێوەی ڕێکوپێک 4 ڤیدیۆ لەناو ئەو چەنەلەی دانێم لە بواری کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی. ئەگەر تۆ حەزت لەم جورە ڤیدیۆوانەیە و بۆ ئەوەی کە زانەرەی خۆت لە بواری کریپتۆکارنسی ببەیتە پێشەوە و بوو چەند ساڵی ڕابردوودا بەڕاستی قازانجێکی باش بکەیت لە ڕێی دراوی ئەلکترۆنیەوە بۆ دەتوانیت چەنەلەکە سابسکرایب بکەیت، زەنگوڵەی تەنیشتێک چالاک بکەیت بۆ ئەوەی هەر کاتێک ئەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نوتیفیکیشنەوە ئاگادار بکاتەوە و یەکەم کەسبی کە بێ ڤیدیۆکان ببینیت. بەڵێ ئازیزان، هەروەکو شاهید بوون کە لە 3-4 ڕۆژی ڕابردوودا بیتکوینمان بینی کە لە مەحدودەی 19 بوو 20,000 دلار کاتێک کە گەمەیە کرد، بەڵام هەروەکو بینیتان کە بە یەکجاری دابەزی و ئێستا نزیکەی 17,000 دلار معاملەی پێکرێ. زۆر کەس بەڕاستی نگەرانی خوان دەربڕێ بۆ ئەم بوو داکشانی دراوی ئەلکترۆنی بیتکوین، چونکە هەروەکو لە ڤیدیۆکانی پێشووتراشم بەیەوە بوت کە زۆربەی میمکۆینەکان و ئالتکۆینەکان پێیوەستن بە بیتکوینەوە. هەر کاتێک کە نرخی بیتکوین بەرەو نزمبوونەوە هاتەوانیش بەڕاستی نرخیان داکشێ و هەر کاتێکیش کە بیتکوین بەرەو بەرزبوونەوە چوو نرخەکەی ئەوانیش بەڕاستی لەگەل بیتکوین نرخیان بەرەو هەڵکشان دەچێ. بەڕێی تحلیلگەران ئازیزان کەم زۆر متابعەی یوتوبم کردووە و یوتوبێرە خارجیەکانیش کە پێیان وایە ئەوە تەنها بۆچوونێکە ئازیزان، ئەمە 100% نییە، بەڵام پێیان وایە کە ئێمە لە ساڵی 2022 بیتکوینی خوار 12,000 دلاریش هەبینی. ئەمە شتێکی 100% نییە بەڕێزانم، بەڵام بە ڕێی ئەوان کە تحلیلگەری زۆر بە ناوبانگیشن کە پێیان وایە بیتکوین هەتاکو 12,000 دلاریش دێت، بەڵام ئەمە هەروەکو گوتم کە 100% نییە. بەڵام بەڕێزانم لەگەل ئەم داکشانی بیتکوینە کەمێکی تر ئەچینە ناو کوین مارکێت کەپ کە ئەبینین لەگەل داکشانی بیتکوین هەندێک میمکوین هەیە کە بەڕاستی پۆتانسیێلیان زۆر بەقووەتە و بەم شێوە کە بیتکوین و ئالتکۆینەکانی تر دابەزیون ئەوان زۆر خوان مقاومەیان کردووە و بە شێوەیەکی باش ماون کە هەروەکو گوتم لە هەموو ڤیدیۆکانیش بە ئێوە عەلیم ئازیزان من هیچ سیگنالێک بۆ کڕین بۆ ئێوە بڵاو ناکەمەوە. یەکەم جار ئاگادار بن، هەر کڕین و فروشنێک هەر زەرەر و قازانجێک لە ئەستۆی خۆتانە. ئەوەی کە بە منەکرێ لەو چەنێلەی بەڕێزانم زانیاری باش بۆ ئێوە بخەمەڕوو بۆ ئەوەی ئێوە سەرکەوتوتانەتر لە بواری کریپتۆکارنسیا چالاک ببن. با بچینە ناو کوین مارکێت کەپ. پێشەوەی بچینە ناو کوین مارکێت کەپ ئازیزان، بیتکوین لە ئێستادا بە 17,000 دلار معاملەی پێکرێ و لە ماوەی 24 کاتژمێرە 0 تقریبای 2% بەرەو داکشان چووە و هەروەها یاخود هەمان نزمبوونەوە هاتووە و هەروەها ETHیش بە هەمان شێوە 1.67% بەرەو نزمبوونەوە یاخود داکشان هاتووە کە لە ئێستادا بە 1,200 دلار معاملەی پێکرێ و دراوەکانی تریش هەروەکو ئەبینن کە بێبەش نین لەم داکشانەی و زۆربەیان بەڕاستی زۆر بەرەو داکشان هاتوونە. لێرانە با بچینە ناو کوین مارکێت کەپ بۆ ئەوەی ئازیزان زیاتر سەیری ئەو میمکوینانە بکەین کە لەگەل داکشانی بازارەکە بەڕاستی زۆر باش ماون و توانیانە کە خۆیان بە باشی لە نرخێکا جێگیر بکەن. یەکێک لەم دراوە باشەنە ئازیزان کە من هەموو جارێ لە هەموو ڤیدیۆکەم بەڕاستی باسی یەکەم بیبی دۆجە. ئازیزان من لە هەموو ڤیدیۆکان بەیەوەم گوتووە کە بیبی دۆج بەڕاستی سەبر و تەحمولیەوێ بوو چەند ساڵێک بۆ ئەوەی چەندین سفریکم بکاتەوە ئێوە قازانجێکی باش هەروەکو شیبا ئەگەر لە بیرتان بێ لە ڕێی بیبی دۆجکۆینەوە بکەن، سەیری بازاری کریپتۆ بکەن کە هەموو سۆرە، بەڵام لە هەمان کاتدا بیبی دۆجکۆین کە نمودارێکی سەوزمان پێشانەدە و نرخەکەش لە 8.012 بۆ 30 گەمەیەکە بەڕاستی باش خۆی ڕاگرتووە بە مقاومەیەکە. ئەمەش لە بەرچی ئازیزان چونکە بەڕاستی بیبی دۆج بەرنامەی زۆر بەقووەتی هەیە و هەروەکو ئاگاداریشن کە زۆر کەسە کە سواپەکەی هاتووە و
لیکیودیتی سواپەکەی ڕۆژ بە ڕۆژ بەرەو هەڵکشان دەچێ و زۆر کەس لەناو بێبید و سواب ستێکینگی ئەنجامەدە و ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە توکەنسوزی زیاتر ئەنجام بدرێ و هەروەها نرخەکەش لە درێژخایەنە بەڕاستی ئێمە شاهدی پامپەکی باش بوو دراوی ئەلکترۆنی بێبی دۆج ببین. دووهەم دراو میمکوین ئازیان کە لەگەڵ داکشانی بیتکۆین بەڕاستی باش چوویتە سەرەوەش و چەند ڕۆژی ڕابردوودا هەروەکومان بینی هەروەکو بینیمان هەتاکو 13 سنتیش ڕۆی دۆچکۆینە چونکە دۆچکۆینش پۆتانسیێلی زۆر بەقووەتە و هەروەکو ئازانن کە خاوەنی ئەم دراوە ئیلان ماسکە باوکی ئیلان ماسکە و ئیلان ماسکیش تویتەری کڕیوە و تویتەریش مەرجەی پرۆمۆتکردنی دراوە ئەلکترۆنیەکانە بۆیە بەڕاستی لەگەڵ داکشانی بیتکۆین دۆچکۆینش زۆر مقاومەی باشە و دەنگویەوەشەیە کە ببێت بە دراوی ڕسمی تویتەر. سێام دراوە ئازیزان کە هەروەکو لێرانە بینن با سەرێکیش لە شیبا بدەین. شیبا شەرۆک وازانن کە ماوەیەکی زۆرە لە 4.0 بۆ 11-12 مقاومەیەکە بەڵام ئەمڕۆ 5.0 شکاند و ئێستا بە 5.097 معاملەی پێکرێ. شیباش دەکرێت ئازیزان لەگەڵ داکشانی بیتکۆین و ئالتکۆینەکان زۆر تاسیل لە نرخی شیبای نەکە چونکە شیباش بە توکەنسوزیەکی باشی ئەنجامداوە و هەروەها لە داهاتوودا ئێمە شاهدی پرۆژەی باش بوو دراوی ئەلکترۆنی شیبا دەبین بۆیە ئەم میمکۆینانە بەڕاستی داکشانی بیتکۆین زۆر تاسیل لە نرخی ئەم میمکۆینە ناکە چونکە تازە هاتوون و پرۆژەی باشیان هەیە و کاتێک کە پرۆژیان یەک بە یەک جێبەجێکرێ بەڕاستی نرخەکەیان جێگیر دەبێ و لە درێژخایەنە ئێمە شاهدی پامپێکی باشی ئەم جۆرە میمکۆینانە دەبین. تەماشا ئێستا بیتکۆین هاتەوە 16,000 دولاری. بەڕاستی بیتکۆین لەوانەیە ئەو کەسانەی کە ئەو تەحلیلگەرانە کەوتوانە بیتکۆین بێتەوە بیتکۆینی 12,000 دولاری ببینین. نیەتی من لە دروستکردنی ئەم ڤیدیۆ چی بۆ ئازیزان؟ زۆر کەسە لە ئایا ئێستا باشە بکڕنی میمکۆینەکان یا خۆت نە. من هەموو جارە پێتانەرێم کە تەبەقە بە تەبەقە بکڕن. بوو نمونە ئەگە باید 300 دولاری بکڕێ ڕۆژانە یا خۆت هەفتانە باید 20 دولارێکی بکڕە بۆ ئەوەی شاهدی لەوانەیە لەگەڵ داکشانی بیتکۆین زیاتر میمکۆینەکانیشدا بازم بەڵام بەڕێی خۆم تاسیرەکی وە لە نرخی چەند میمکۆینێکی باش ناکات چونکە پرۆژیان زۆر بەقووەتە و ئێمە حتا حدێک دەتوانین جێگیربوونی نرخی ئەم میمکۆینانە ببینین. ئەوەی تر ئێوە تەبەقە بە تەبەقە بکڕن بۆ ئەوەی هەر کاتێشکە زۆر دابازی ئێوە بتوانن زیاتری میمکۆینەکان بکڕن. بەڵێ بەڕاستی ئێمە مەرگی بیتکۆین دەبینین چرکە بە چرکە یاخود ڕۆژ بە ڕۆژ کە هەر بەرەو داکشانە پێم وایە بیتکۆین لە ساڵی 2022 هەر بەم شێوەیە نرخەکەی بەرەو داکشان بێ و ئینشاءڵڵا کە ساڵی 2023 دیسانەوە ئێمە بەگەڕێکی بەتین دەینەوە ناو کریپتۆ و ئێمە شاهدی بەرزبوونەوەی نرخی بیتکۆین و میمکۆینەکان دەبین. ئەوجا ئێوە لە ڕێی میمکۆینەکانەوە دەتوانن زیاترین قازانج بکەن. بەڵێ ئازیزان لە کاتیەوە ناگرم سوپاسیەوەکەم کاتاکو ئێستا بینەریان ڤیدیۆی بوو هەر ڕخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەبێت.